خۆشەویستانی کورسات نی و سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دۆخی عێراق کەوتە قۆناغێکی ترەوە لە دوای واژووکردنی دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارەکانی ڕەوتی سەدر. جم و جۆڵە سیاسیەکان لە عێراق زۆرتر بوون. چەند خەیاراتێک لە بەردەم هێز و لایەنە سیاسیەکانە بەشێکی بازەوە دەکرێت کە بەم پێک هاتەی ئێستا کەماوەتەوە شوێنی دەست لە کارکێشاوەکان پڕەکرێتەوە و حکوومەت تەشکیلەکرێت. بەشێکی تر پێی وایە عێراق دەکەوێتە دۆخێکی سەختی سیاسی و تەنانەت ڕەنگە ئەگەری پێکدادانی سەربازیش. عێراق لە بەردەم کۆمەڵێک بژاردەی جۆرا و جۆرە. هەرێمی کوردستان کورد چی بکات بۆ ئەوەی لە هەر حاڵەتێک بتوانێت لانیکەم خۆی بپارێزێت و ئەگەریش پرشتی شەڕەکە یان پرشتی ئالۆزیەکە بەرەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستان کەوت هەرێم چۆن بتوانێت خۆی لێ بپارێزێت. چوارچێوەی هەمانجی لە کۆبوونەوەی چڕ و پڕدایە. یەکێتی نیشتیمانی کوردستان پڕیارەکانی ڕوون و ئاشکران و ڕوە و بەغدا و پێکێنانی حکوومەتە. ئەوەی تا ئێستا ڕوون نییە پارتی دموکراتی کوردستان و سیادەیەکە بڕیارەکانیان بە ئاشکراوە بە علەنی لە دوای دەست لە کارکێشانەوەکە ئاشکرا نەکردو. ئێمەش هەموو ئەوانەتان بۆ گفتوگۆ دەکەین. زانیاریەکانتان بۆ شەنوکەوت دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەڕێز مەلا کەریم شکور جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەڕێز دارا سێکانیانی ئەندامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سوپاس بۆ هەردوو میوانی عەزیزم. کاک مەلا کەریمیانی ئەو ئاخیر زانیاریمان بدەیتێ پێشەوەی شرۆفە بکەیت. ینی لە دوای دەست لە کارکێشانەوەکە ئەوەی کە واژووکراوە جارێک هەندێک گەڵێن پێویستی بە دەنگدانی ئێوەیە پەرلەمانتاران، هەندێک گەڵێن نەخێرەوە قبوڵە. ئەمە بەچی ئەگاوە ینی دوا زانیاری بۆ بینەرەکانم چییە ئەوەی یەکگوزەرێ لە عێراقا؟ ئەوەی من تێبینیم کردبێ و ئەوەی ئاماژەکانیش کە لە قسەکان محەممەد حەلبوسی دەرکەوت کە ئەو کۆتایی پێهاتووە و قسە لەسەرەوە کە جێگرەوەی ئەمانە یا ئەوانەی کە استحقاقی انتخابیانەیە بە پێی ئەو قانونە انتخابی کە هەیە و پێ ئەوەی کە ئەوانەی کە پێیان ئەڵێن گەورەترین زەرمەند لە بازنە انتخابیەکانە قسەی لەسەرەوە کرد کە پێویستەوانە پڕ بکرێتەوە. ینی قسەکان ئەو ئاماژە بوو بۆ ئەوەی کە ئەمە کۆتاییە بۆ ئەو ئەندام پەرلەمانانەی کە دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کردووە و ئەوانە جێگایە نەگرونەوە و زۆر لە چاودێرانی سیاسیش قسەیان لەسەرەوە کردووە کە هەر کوتلەیەک کێ جێگرێتی و چۆنە بێ بە پێ قانونەکە و نەتایجەکان بەرەو کوێچیە. تا ئێستا ینی بڕیارێکی یەکلاکەرەوە یان ڕوون نییە بۆ ئێوەش؟ تایسە بەو ئاقارەیە، بەڵام بۆ ئەوانەی کە جارێکی تر ئەبنە ئەندام پەرلەمانە بێ چکەیسا عوتڵەی تەشریعی هەیە ئەم فترە زەمەنیە. لەم فترە زەمەنی ئەگەر بێتە سەرەوەی ئەوانە جێی ئەوانی تر بگرنەوە کە ئیستیقالیان پێشکەش کردووە بێ پەرلەمان کۆب بێتەوە و ئەوانە سوێندی یاسایی بخۆن. جاوارەدا جاری تر ڕووی داوە لەوەی کە مەسەن ئەندام پەرلەمانی یا دوان جێگاکەی چۆڵ بە هەر هۆکارێک پەرلەمان کۆ بێتەوە گەر لە عوتڵەی تەشریعی شابێ و بۆ ئەوەی ئەوانەی کە دێنە سەرەوە سوێندی یاسایی بخۆن. ڕقەمی لیستەکانە گۆڕێت مەسەلەن ژمارە پەرلەمانتارەکان ڕقەمی لیستەکان معتەڵ هەبوو، سێکی پەکخەر هەبوو، ئەمە دۆخێکی چەق بەستووی دروست کرد بوو. ئەمە هەر ڕوئەدایان مەسەلەن ئەگۆڕێ؟ نانا ڕقەمی لیستەکان زۆر گۆڕێ. ئەوانەی کە ئێمە ملاحەزەمان کردووە ئەوە جەماعەتی بڵێن فەتح و ئەوانە لە 17 کورسی و ئەبنە نزیکەی 44 کورسی ئەوانە مالیکی بە هەمان شێوە سەرەکەوێچێت لە 34 کورسیەوە بێتە نزیکەی 45 کورسی ئەوانە و کوتلەکانی تریش بە هەمان شێوە بەشێکیان ئەندام پەرلەمانەکانیان سەرەکی زۆربیان چوارچێوەی هەماهەنگین زیاتر چوارچێوەی هەماهەنگیە چونکە لەو دایرانە بووە سەدرەکان لەو دایرانە بوونە و لە کورسانە نەبووە بەو شێوەیە ڕوونادا لە بەغا و لە پارێزگاکانی تری خواروی عێراق زیاتر ئەوانە سەرەکەون کە ئەوان لە سیراع و ململانیا بوونە و سەر نەکەوتنە. ئێستا ئەوانە زەرمەندی گەورن کە پێی ئەڵێن یا دەنگی احتیاتن لە دوای ئەوانەی سەرکەوتنە، بەڵێ ئەوان سەرەکەون بە پێی یاساکە لە هەمان بازنەی هەڵبژاردنە. باش مامۆستا دارا دۆخەکە بەرەو کوێ ئەڕوات لە دوای ئەم پێشهاتەی کە سەدر لە عێراقا ڕوویدا؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان سوپاس بەیەوە سڵاوی لەبینە بەڕێزەکان.
بەخێراتنی جەنابی مامۆستا فریمەکەی دیارە ئەتوانین بڵێن ئەمە پێشهاتێکی نوێ لە عێراقا ڕووەدا و پێشوەختە هاوشێوەی نەبووە ئاوا کوتلەیەک بە ژمارەیەکی ئاوا زۆر لە پەرلەمانتارەوە لە کاتێکا کە چاوەڕوان نەکرابوو هەمویان دەست لە کارکێشانەوە پێشکەش بکەن بە دڵنیاییەوە نەخشەی هێزەکان لەناو ئەنجومەی نوێنەرانە گۆڕانکاری بەسەرادەیە و دیارە جۆرێک لە بۆچوونەکانیان ئەوەی لە دوێنەوە کە ئاماژەی پێئەکرێ هەندێک لەلایەنەکان دوای ئەوەی کە ڕێز لە بڕیارەکەی ڕەوتی سەدر ئەگرن باز لەوەکەن کە قۆناغێکی نوێ لە عێراقا دێتە پێشەوەی پێویستە لایەنەکان جۆرێک لە هەمانجی و جۆرێک لە تەوافق و لە سازان دروستکەن بۆی حکوومەتێک دروست بکەن ئێمە هەمومان نەبێ ئەومان لە یاد بێ ئەم حاڵەتی کە دروست بوو ئەمە کاردانەوەیە کار نییە دوای ئەوەی کە ئەتوانین بڵین لە دوای 2003 کە سقوتی نظامی سابق بوو عێراقا و لە 2005 یەکەم قۆناغی هەڵبژارن و ئەنجومەی نوێنەران تەشکیل بوو ئەمە یەکەم جار بوو لە عێراقا کە عێراق جۆرێک لە دابەشبوون بە دوو بەرەی سیاسیەوە دابەش بوو و بەرەیەکیان باسی لە حکوومەتی تەوافق و هەماهەنگ و هەماهەنگی و جۆرێک لە تەنسیقە کرد و بەرەکەی تریشیان باسی لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی ئەکرد و دیار بوو ئەم حکوومەتی زۆرینەی نیشتیمانی ڕاستە ئەگەر جۆرێک لەگەڵ ئەزمەی دیموکراسی و ململانەی سیاسی و خەباتی مەدەنیا هاوجود و تەریب بێ بەڵام پێی وتین کە واقعی عێراق تەقەبولی ئەمە ناکە بەرگەی زیاتر لە لێکترازان و جۆرێک لە دوورکەوتنەوەی هێزەکان ناگرێت چونکە پێ کاتی عێراق پێ کاتەیەکی جیاوازە فرەنەتەوەیە فرە مەسەبە ئەتوهات بڵێ فرە ئەدیانیشە و جۆرە لە جۆرەکان عێراقێکە هەرێمێکی کوردستانی ئەم هەرێمە جۆرێک لە جۆرەکان خصوصیات خۆی هەیە ناوەڕاست و خوار و عێراق تایبەتیان هەیە بەغا تایبەتی مەدی خۆی هەیە تەبیعی زۆر لە دڵسۆزان هاواریان کرد کە ئەم عێراق بەرگەی ئەم هەموو لێکترازان و جۆرێک لە ملانێن ناتەندروستە ناگرێت بەداخەواتوانین بڵێ نەبیسترایان کاری پێ نەکراوە سوور بوون لەسەر ڕاو بۆچوونەکانی خۆیان تەنەزولیان لەسەر بۆچوونەکانی خۆی نەکرد و دوجار ئەوەش کە محاولەی زۆر کرا پرۆسی هەڵبژارنی سەرۆکی کۆمار بکرێ و هەروە تشکیلی حکوومەت بکرێ ئەگەر هەڵە نەبم نزیکەی 11 مبادرە لەلایەن وڵاتانی ئەقلیمی لەلایەن هێزە ناوخۆیەکان و لەلایەن هێزە زۆرینەکانی عێراقەوە پێشکەش کرا بەڵام دوجار هیچی لە دنیای واقعا هینێکی نەبوو ئیتر ئەمە دوجار ئەتوانین بڵین ڕەوتی سەدر ئەمە پێم وایە کاردانەوەیە کاتێک تۆ بانگەشە بۆ شتێکەکەی و ئیشەکە لە بەرناڕۆ و کارەکەت ناچێتە پێشەوە جۆرە لە جۆرەکان ئەی چیت پێە بۆ ئەم شقامەی خۆت بۆ ئەم شاریعی خۆت بۆ ئەم دەنگدەر و لایەن گرانەی خۆت دیارە ئەمە ئەوەیە کە ئەمێنێتەوە لە دوای ئەمە چی ڕوەدا بەڕاستی ئەمە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان ڕەهەندێکی ئەتوانین بڵین دەستوری و یاساییە کە زۆر تەبیعیە و هەموو خەڵک ئازادە دەست لە کار بچێشێتەوانە بە پێ ڕێکارەکانی کۆمیسیۆن زەرمەندترین براوە لەو دۆڕا و لەو بازنایە چەند و دێتە پێشەوە کە وەکتمان ئەمە ئاساییە بەڵام لە ڕووی بەشەکەی تریان کە بریتێ لە سیاسیە ئەمان مەسەلەی شێوازی گۆڕنی پەرلەمانتارە بەڵام بەشی دومیان کە سیاسیە بە دڵنیاییەوە خەریتی هێزەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە عێراقا و لە پێکاتی حکوومەتە تۆ هێزێکی گەورەی وەکو سەدر تر بەشدار نابێت لە حکوومەتە دوارە ئەو کاتە منسەبەکان بەسەر هێزەکانی ترا دابەشە بن بەڵام گرنگە ئەم وێزگەیە هێزە سیاسیەکان و من ئەڵێم بە تایبەتی هێزە کوردیەکان بیکەن بە محەتەیەک بۆ ئەوەی بە خۆداچوونەوە ناوماڵی کورد بە یەک پەیامی پێش چونکە دوجار سنگ و پێگەی کورد لە بەغا ئەتوانی بەهێزیکەی ئێستا ئەگەر تۆ دووسێ منافستێ منافسەکان کەم بوو نەتوانێ ئەتوانی بەڕاستی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و چۆنەڵێی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کاری گەورە بە چڕی لەسەر و بابەتە بۆستین بەڵام کاگرێ مەلاکەری مەسەلەن سەدر چی ئەکا سەدر ڕقەمێکی گەورەیە کە ئەڵێن سەدر واتە لە مەسەلەن ئەو سوور بوو لەسەر ئەغلەبیەی نیشتیمانی مەسەلەن زۆری نیشتیمانی کە بۆی جێبەجێ نەبوو دوزار پێت وایە دەستەوەستان بوەستێت بۆ ڕقم و بۆ قورسایی و بۆ جەماڵێتی لە ڕاستیە بڕیارەی کە سەدردایی هەڵچەنە هەرچەنە پێشتریش بڕیاری وایە داوە و چاوەڕوان کراو بوو بەڵام لەگەڵ ئەوە عێراقی خستە بەردەم دووڕیانێک یا ڕزگاربوون لەم حاڵەتە چەقبەستووی کە ئیسە لە عێراقا هەیە یا وڵاتی بەرەو چارەنووسێکی نادیار برد ئەمانە یعنی ئەمە لەم دوو ڕێگایە بەولاوە نییە یا لەم فترە زەمەنیە هێز و لایەنە سیاسیەکانی تر ئەوانەی هاوپەیمان بوون لەگەڵی و چوارچێوەی هەماهەنگیش بە هەمان شێوە دانشن و بڕیاری خۆیانەدان و دێن حکوومەت تەشکیلەکەن و پێکەوە ئەوەی کە پێویست بێ ئەیکەن ئەگەر ئەمە نەکەن و بیر لەوە بکەنەوە جارێکی تر ئەوانیش بەشێک لەوانیش دەست لە کار کێشانەوە ئەوانە
پێشکەشپا ئەمە ئەم وڵاتە بەرە و چارەنووسێکی نادیارە بات ئەوان بە ئەوەی کە ئەمە گەورەترین هێزی پەرلەمانی عێراقیە لە ڕاستیە و جادە بەدەستیانەوەیە و ئەبینین یعنی لایەنگرەکانیان ئەو لایەنگرانن کە بە ئیعازێک دێنە سەر جادە و ئەوە هەزاران کەس دێتە سەر شەقام ئەگەر حکوومەت تشکیل کرێ بێ ئەو لایەنانەوە باشی لە بەرچاو بگیرێ و دیراسە بکرێت و ئەگەر حکوومەتیش تشکیل نەکرێت ئەگەر لە حاڵەتێکا کە ئێمە بە ئەگەر وەریگرین ئەگەر ئەم لایەنانە بێن حکوومەت تشکیل نەکەن بۆ نمونە لە 24 ساعتی داهاتووە سیادە کە هێزە سونیەکانن لەگەڵ پارتی کۆبنەوەییان هەیە و بڕیاری خۆیان نەدەن و بە هەمان شێوەش چوارچێوەی هەمانگی مرۆ بەشێک زۆر لە کاتەکە لە کۆبنەوە بوونە و ئێوارە بەیاننامەیەکیان دەرکرد بەیاننامەکەیان تا ڕادەی ئەوەی پێوە دیارەکەوان ڕێز لە بڕیارەکەی سەدرەگرن و بەڵام بەرەو تشکیلی حکوومەتە ڕۆن جاگەر ئەو ئەتوانن ئەوە بکەن ئەتوانن ئەوە بکەن ئەتوانن یعنی بەو شێوەیە ئەتوانن ئەوە بکەن ناڵێم لەسەر ئەو دوو هێزە وەستاوە چوارچەوەی هەمانگی بەڕاستیە بێ گفتوگۆی باش لەگەڵ دوولایەنەکەی تری ناو ئەوەی پێڵێن ڕزگاری نیشتیمان کە ئەوان بۆ خۆیان هاوپەیمانییان هەبوو ناوێن ناوی ڕزگاری نیشتیمان کە هەم سەدرەکان هەم پارتی هەم سونەکانی شتیا بوو ئیسە دوو تەرەفەکەی تر ماونەتەوە ئەبێ گفتوگۆ لەگەڵ ئەوانە بکەن و بێن قەنەعەت بە ئەوانش بێن هەموو پێکەوە لێرە بەم دەست لە کار کێشانەوەی ئەندام پەرلەمانی سەدرەکانە کۆمەڵێک ئەندام پەرلەمانی لایەنی چوارچێوەی هەمانگیە چێتە سەرەوە ئەمە واکات لە ڕاستیە بەڵانسەکەی ئەوان زۆر بەرزەکاتەوە و دێن لەگەڵ ئەوانی تریشا کە بڕیار لەسەرەوە دشکە ئەگەر بڕیار لەسەر ئەوە نەدەن ئەبێ بڕیار لەسەرەوە بدەن کە دەست لە کارە کێشنەوە واگەر دەست لە کار کێشنەوە پەرلەمان بەرە و حەلبوون و ئەوانە بچێت بەرەو هەڵوەشانەوە بچێت بەڕاستی بۆ خۆی ئەوەشە من پێم وایە عێراق بەرە و چارەنووسێکی نادیارەش ئەگەر ئەمە سەر نەگرێ بۆ نمونە لایەنەکانی چوارچێوەی هەمانگی لە کووردا ئەوەی تا ئێستا ڕوون بێ یەکێتی نزیکە لە چوارچێوەی هەمانگی نەک بڵێن لە چوارچێوەی کۆمەڵی دادگەری نزیکین بەڵام ئێمە لە چوارچێوەی هەمانگیان نین بڵین وەکو ئەوەی کە هاوپەیمان بین لەگەڵ ئیتفاقیمان لەسەر وەرەقە نیە بەڵام لە سەرەتاوە نزیک بووینە بەشێک لە هێزە سیاسیەکان بە تایبەتی ئێمە وەکو یەکێتی و هێزە سیاسیەکانی ترش بەشێکیان نزیک بووینە لە چوارچێوەی هەمانگی ئەگەر بێتە سەرەوەت و بتەوێ چوارچێوەی هەمانگی هەرچەنە ئاماژەکانی بەیانەکەی ئەم ئێوارەیە بۆ ئەوەیە کە ئەوان ڕێز لە بڕیارەکەی سەدرەگن و بەرەو تشکیلی حکوومەتە ڕۆن و قسەکانی محەممەد حەلبوسیش لە ئەردن و هەر بە هەمان شێوە دوێنێ ئێوارە هەر زوو یعنی لە دوای ئیعلانی ئەوان و لە دوای مۆرکردنی کە دەست لە کارکێشانەوەکەی ئەوان کە چووە ئەردن بە هەمان شێوە هەروە ئاماژەی چوونەکەی ئاماژە نییە بۆ دەستوەردانێکی اقلیمی کە من نازانم چی لە پشتونەوە هەیە بەڵام هەر لەوێەوە ئاماژەی بەوە کرد کە ئەوان ئەوش ڕێز لەوە ئەگرێ و بەرەو تشکیلی حکوومەتە ڕۆن ئەمانە ئەو خیارانەیە کە تا ئێستا ینی ئاماژەکان بەرەوەیە کە بەرەو تشکیلی حکوومەت ئەچن هەموو هێزولایەنە سیاسیەکان ئەمێنێ ئەوەی ئەم ئێوارەش لە ڕاستیە کاگوێچیری شتێکی وتووە ینی ئەوەش ئاماژەیە بۆ ئەوەی تا ڕادەیە ئاماژەیە بۆ ئەوەی ئەوانیش لەگەڵ ئەوان کە حکوومەت تشکیل ئاماژەکان بەرەوەواچێت مامۆستادارە ینی تەقسیماتێکی قلیمیشەیە هەم مەسەلەن کۆمەڵی وڵاتی قلیمی پاڵپشتێکی معنەوی و بە جۆرێک لە جۆرەکانی ئەوەی کە ناوی لێنرا بۆ ڕزگاری نیشتیمانی و دیاری شەکە ئێران پاڵپشتی جەبهەی چوارچێوەی هەماهەنگیەکەن پێت وایە 2000 ئەو یاریە قلیمیە کاریگەریە بێ لەسەر پارتی و حەلبوو سیاسیادا ئەوانیش بچنە ڕێگای هەمان ڕێگای سەدر و دۆخەکە بەو شێوە بمێنێتەوە کە هەیە یاخود 2000 ئەوانیش بیر لە حاڵەتێکی ترەکەنەوە ئەمە ئەتوانین بڵێن ئەدگارەکانی بەرەوچی ئەڕۆن لەو 24 کاتژمێرە ئەتوانین بڵێن بە دڵنیاییەوە لە ڕابردووە پێ کاتی عێراق بە تایبەتی لە دوای ڕوخانە ڕژێمی پێشووە جۆرێک لە جۆرەکان هەژمونی وڵاتانی ئەقلیمی کاریگەری هەبووە لەسەر سەرجەم گۆڕانکاریە سیاسیەکان یان پرۆسەکانی هەڵبژاردنیان کابینە نوێەکانی حکوومەت دیارە من لە هەموو دنیا شاتوانین بڵین و ئایخۆ وڵاتێکە حەزەکە لایەنێکی دۆستی هەماهەنگی لە ئایندەی ئەو وڵاتەیە ڕۆڵی هەبێ بەڵام بەداخەوە ئەم جارە دابەشبوونەکە بە جۆرێک بوو کە ئەتوانم بڵێم ئەگەر جاران ناوماڵی کوردی جۆرە پەرتی پێوە دیار بوو جارە ماڵی شیعیش بەڕاستی گرتەوانە کە بەداخەوە ئەوان توانیان
بگەنە کارەکە وای کرد بگاتە بنبەستێکی سیاسی و نەتواندرێ حکوومەت تشکیل بکرێ سەرۆکی کۆمارە هەڵبژێرێ بە دڵنیاییەوە بەڵام ئەمن وەکو بیداەتی ئاماژەم پێکرد قۆناغێکی نوێ هاتوتە بەردەمی لایەنە سیاسیەکانەوە گرنگە بتوانن یاریەکی باش بکەن لە پێناوی گەلانی عێراق و بەرژەوەندی عێراق هەنگاو بنێن نەک بەرژەوەندیەکی زاڵی ئەوە گرنگەکەی بەڵام پێت وایە ئەوە ئەکرێ یاخۆت من بە دڵنیایە و ئەڵێم هەر لێرەشەوە لەم مینبەرەی بەڕێستانەوە بەڕاستی من ئەڵێم ئێستا فرسەتێک نەخوا نەخواسە فرسەت تەڵەب بین لەوەی هێزێک شاوەتەوە لە پەرلەمانە ئەوە بەڵام ئەوان بەویستی خۆیان دەزەکات کێشانەیان پێشکەش کردووە نەخشەی سیاسی هێزەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا گۆڕاوە فرسەتێک هاتوۆتە پێشەوە بۆ لایەنە کوردیەکان ئێستا چی بکەن ئێستا زۆرترین ژمارەی پەرلەمانتار لایەنە کوردیەکان 63 پەرلەمانتاری کورد لە ئەنجومەنی نوێنەرانە هەیە ئەتوانن بەڕاستی ناکۆکیەکان بەرژەوەندی حیزبیەکان مطالبە شخصیەکانی خۆیان وەلا بنێن لە پێناوی هەرێمی کوردستانە چونکە ئێمە ئەبێ ئەمە لای هەموو لایەنێک بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکانی هەرێمەوە بەلایەنە دەسەڵاتدارەکانەوە بە ئەوانەی کە خەتابیشان جاری وایە جیاوازە ئەبێ ئەمە دڵنیا بێ لایەن ئەوەی کە هەرێمی کوردستانی پاراستووە دەستورێکی هەمیشەیی عێراقە خوا نەخواستە ئاڵۆزی لە ناوماڵی عێراقا دروست ببێ شارێعی عێراقی کەرت و پەرت ببێ ئاگرەکەی پڕنشکەکەی هەرێمی کوردستانی شەگرێتەوانێ ئێمە ئەوەی ئەمان پارێزە دەستورە هێز نییە ئەبێ لایەنە کوردستەکان ئەمە باش بزانن خوا نەخواستە ئەم دەستورە بکەوێتە بەردەمی حاڵەتێکەوە یان بۆ خوا نەخواستە حکوومەتێکی چۆنەڵێ یعنی ئینقلابێک حاڵەتی چوا لە عێراقا ڕوو بدا پێم وایە زەرمەندی یەکەم هەرێمی کوردستانە بۆ چونکە هەرێمی کوردستان هەمومان ئەزانین لە ڕووی کۆمەلگەی نێودەوڵەتیەوە گرفتی هەیە لە ئەوان حکوومەتێکن داپێنراون و چۆنەڵی سیادەی خۆیان هەیە کۆمەڵی لەبەر ئەوە فرسەتێکی باش بۆ لایەنە کوردیەکان هاتوتە پێشەوە من پێم وایە ئەبێ خەڵکە ژیرەکە کار بەدەستە سیاسی باڵا دەستەکانی هەرێمی کوردستان ئەم کاتانەی کە هەند کاتانێکی زێڕینن بیقۆزنەوانێک کە عێراق بەرەو دۆخێکی نەخوازرا و نەڕوا نەخواستە چۆنە جۆرە لە جۆرەکان منبلانەکان لە ناو بملانەی سیاسیەوە بگوازنەوە بۆ ململانەی شارع و دوجاریش پێکدادان دروست بێ و هەروەها چونکە ئەگەر عێراق ڕوبەڕووی هەر گرفتێک ببێتەوانە پێم وایە هەرێمی کوردستانیش زەرمەند دەبێت لەبەر ئەوە لایەنە کوردیەکان گرنگە ئێستا بە ئەجندایەکی هاوبەشەوە ئەو زمینێ هەیە ئەو زمینێ هەیە یان مەترسی من ناچاریانەکە من دڵم من ئەمە ئاڵێم ئەوەی ئەیبینم لە برادەرەکانمان لە ئەنجومەنی نوێنەران حتا لەو پرۆژەی ئەمنی غیزایی یا کاتێک زانیە هەستمان بەوە کرد کە حسەی هەرێمی کوردستان بەتایبەتی لە شایستە دارایەکانی جوتیارانە بەڕاستی من بۆ مێژوو ئەمە ئەڵێم هەمویان مکوڕ بن و هەمویان سوور بوون لەسەر ئەوەی کە ئەبێ پشکی کورد دیاری بکرێ و ئیشارەی پێ بکرێ لەبەر ئەوە من پێم وایە ئەم هەستە دڵسۆزیە بۆ نیشتیمان و بۆ کوردستان ئەبێ لەوێ زاڵ بێ ڕاستە من لێرە تێبینیم لەسەر پارتی هەیە لەسەر یەکێتی هەیە لەسەر لایەنەکان هەیە بەڵام لەوێ من ئەبێ شەڕی کورد و بەرژەوەندی کوردستان و شایستە داراییەکان و پاراستنی قوارەی هەرێمی کوردستان بکەم ئەمە گرنگە لەبەرەوە ئەگەر وا نەکەین بەڕاستی پێم وایە دوجار کوردی زەرێکی گەورە ئەکا بۆیە ئەتوانین بڵێن ئەم فرسەتە ئەکرێبی قۆزینەوانێ و ئەوەش خوا نەخواستە ئێمەش حاڵەتێک نایە بەسەرمانە بڵێن وڵا کاکە فلان لایەن انسحابی کردووە لە بەڵی فلان لایەنە بوو ئەوانە نا چونکە ئێمە پێمان وابێ کوردێک زەرەر بکات لە بەغا بۆ کورد خراپە و کوردێک دەستکەوتی هەبێ بۆ هەموو کورد زۆر مەیمە بە معقولە کورتوش حەسڕبوونێک بوو یعنی هەرێمی کوردستان مەسەلەن بە مەسەلەی بڕیارەکەی دادگای فیدرالی بە مەسەلەی ناوناوە کۆمەڵێک ساڕۆخیان ئەنارد مەسەلەن پێشەوەی 200 ملیارەکە بنێرن ساڕۆخە هات مەسەلەن ئێستا هەست ناکەی کورد پێویستی بەوە هەیە ئەم دەریچەیە کاتە دەرفەتێک بۆ ئەوی مەسەلەندانی کەم خۆی لەو حەسرە دەرباسکە ئێمە ئەڵێن وم پێم وایە هەموو ئەو برابەڕێزانەش هەمویان هاوڕابن لەگەڵمە ئێمە چوونەتە لا هەر قونسوڵێکی وڵاتێک هەر وەفتێکی هەر وڵاتێکمان بینیوە هەمویان ئەڵێن تەوسیان بۆ کوردستان و هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانەوەیە ئەڵێن ئێمە لە چوارچێوەی عێراقا مامەڵە لەگەڵ کوردستاناکەین کەواتە ئەبێ کورد زۆر ژیرانە مامەڵە بکات لەگەڵ ئەم بارودۆخەیە کورد نابێ بێ پێکدادان لەگەڵ هێزە عێراقەکانە دروستکە چونکە لە بەرژەوەندی کورد نییە و نابێت دژایەتی بڕیارەکانی دادگای فیدرالی بکات چونکە لە بەرژەوەندی کورد نییە بۆ ئێمە جاری وایە مشکلەکەمان لێرە بە دروستە دادگای فیدرالی بڕیارێک دەرەکات لە بەرژەوەندی منە پیای هەڵەدەم و دەستخۆشی لە یەکەم بڕیارێک دەرەکات لە دژی ئەوە بە سیاسی و بە تۆمەتی تۆمەتباری بکەین لەبەرەوە ئەمە لە بۆ کووتم ئەمە لە بەرژەوەندی ئێمەیان نییە چونکە ئێمە
بمانەوێ یان نەمانەوێ کە ئەڵین سەر بە عێراقین ئێمە لە کۆی 329 ئەندامانی ئەنجومەنی نوێنەران 63 ئەندامی کوردین یەکەواتە کەمینەین ئێمە ئەگەر بڵێن وەڵاشت با بە زۆری نەبڕوە زۆرشت لە زەرمانە لەبەرەوە ئەمە عقل پێمانە لە ڕاستە لەوانە جاری وایە گەمەی سیاسی شتێکی تر لێ داوا بکە بەڵام عقل و منطق و لۆژیک و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوا لەکەن سەڵاحەدین بەهادین لە کۆمەڵێک سەردانی کرد لایەنەکانی بینی کۆنسۆڵەکانی بینی چیتان تێبینی کرد ئێمە بە دڵنیاییەوە ئەتوانین بڵێ سەردانەکەی بەڕێزیان بۆ بەغا سەردانێکی چڕ و پڕ بوو و لە هەمان کاتا سەردانێکی سەرکەوتوو بوو کە چەند لایەنێکی بەسەر کردەوە ئەم لایەنی حکومی و تەنفیزی بەسەر کردەوە و لایەنی پەرلەمانی و تەشریعی بەسەر کردەوە ئێمە تێگەیشتین کە وەکو وتم تەوسیەی وڵاتان بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان لەم خۆناغەیە دەستبەردار و هاوکار بێ بۆ ئەوەی لە عێراقا حکوومەتێک دروست بێ نەک هەرێمی کوردستان ببێتە تەرەفێک بۆ لێکترازانی ناوماڵی عێراقی یان لایەن لێکترازانی ئەوە ئێمە دەرک بەوە کرا کە وەکوتم لە سەرەتایە عێراق بەرگەی لێکترازانی زیاتر ناگرێ خەڵکی عێراق ماندووە هیلاکە چاوەڕێی خزمەتەکە ئەناڵێنە بەوەی کە حکوومەتێک تشکیل نەبووە کە بودجەی لە بەردەسانیە کە خەدەماتی نییە ئێستا قەیرانێکی تر هاتوتە ئاراوە بۆی ئەبێ ئەم قەیرانە وەکو مامۆساژ ئیشارەی پێکرد ئەگەر ژیرانە مامەڵی لەگەڵان نەکرێ دوونیە بەڕاستی سەر بۆ شتێکی تر بچێشە کە دوای هەموو گەلانی عێراق باجەکەی بدەن بەڵێ کاک مەلاکەریم ئەگەری ئەوە هەیە مەسەلەن لە ناو یەکێک لە ئۆپشنەکان لە اختیارەکان مەسەلەی پێکدادانی ناوخۆیی مەسەلەن ئەو دۆخە بچێتە دۆخێکی چەق بەست و دوجار هێز و لایەنە شیعەکانیان شیعە و سونایان بە هەر جۆرێک بێت پێکدادانێکی چەکداری دروست بێ پێشەوەی وەڵامی ئەو دەمەوەڵا پێم خۆشە تاکید لەسەر دوو خاڵکە زۆر گرنگە و مامەسا ئاماژەی پێکردیەک لەوانە مۆزوعی عێراقا ئێمە ئەگەر عێراق بکەوێتە دۆخێکی ئالۆز و خراپەوە ئێمە لە کورسان زەرری زۆر گەورەی لەکەین ینی هەندێک کەس وازان ئەگەر عێراق وەزعی خراپ بێ ئێمە وەزعمان باشە بێ بەعکسۆ ئێمە کە عێراق وەزعی خراپ بێ ئێمەش وەزعمان خراپە بێەوە ئێمە بەشێکین لەو دەوڵەتە ئیتیحادیە فیدرالیەوە ئەو دەستورە فعلەن ئێمەی پاراستووە بۆیە من خاڵی دۆم ئەوەیە کە بڕیارەکانی محکمەی اتحادی ئێمە وەلو من پێم خۆش ئەگەر هاتە سەرەوە قسەی زیاتری لە من قسەی زیاترم لەسەرەوەیە بڕیارەکانی محکمەی اتحادی بمانەوێنە بڕیارەکانی مولزەمە و جێگەیتانە لێدان نییە بۆیە ئێمە ئەبێ بین لەگەڵیان ئادانیشین نەک عینادی بکەین لەگەڵ بڕیارەکانی محکمەی اتحادیە ئەمە بە کورتی ئەگەر هاتە سەر و مەجال هەبوو من بە دوور درێژی قسەی لەسەرەکەم سەبارەت بە ماڵی شیعە خۆیان بەردەوام تاکید لەواکەنەوە کە نایەڵن ئەوە ڕووبووە و نایەڵن شەڕ لە نێوماڵی شیعە ڕووبدات بەڵام ئەخیرەنیش وەکووتمان سەدەکان هەریانەوێت جادە بجوڵێنن و ئەیانەوێ ئەوەی بۆچی لە حکوومەت 73 ئەندام پەرلەمان ئەکشێنێتەوە خۆ ئەچیت بەرنمەیەتری هەیە ینی هەر ئەوە نییە بڵێ شتێکی هەڕەمەکی بێ لە ماڵەوە دابنیشین و 73 ئەندام پەرلەمان کە بەو شێوەیە دەرچوونە و جارێکی تر من وایە بینم ئەمە شتێکە باوەڕ ناکەم جارێکی تر بۆ سەدرەکان دووبارە بێتەوە کە بتوانن 73 ئەندام پەرلەمان سەر بخەن چونکە ئەم جارەیانە ئەوەی کە قسەی لەسەرکرێ ئەگەری پاشەکشە هەیە مەسەلەن ئەگەرەکە ئەوەیە ئەوان بە 800,000 دەنگ 73 ئەندام پەرلەمانیان سەرخستووە بەڵام چوارچێوەی هەمانگی ئەڵێن کاکە ئێمە 2,600,000 دەنگمانەیە کە کورسیەکانیان ئەو کورسیەکەمانەیە کە ئەیبینین بۆیە ئەوان ئەم جاریان قازانجی باشیان کرد وەتوانیان باش بڵێن ئەو یاسایی هەڵبژاردنە بە باشی بەکار بێن بتوان ئەوکەن بۆ جارێکی تر دووبارە بوونەوەی ئەوانە ئاسان نییە و تەنانەت لایەنەکانی ناو چوارچێوەی هەمانگیش دەرسیان لەوە وەرگرتووە نایڵن ئەوە دووبارە بێت و بۆیە کە ئەمە ئەکاچیت بەرنمەیە تریەیە و دەست بۆ ئەوە ئابایانی خیاری تر باوەڕ ناکەم لە بەردەستیانە بێجگەلەوەی دەست بۆ ئەوە بەرێت شارع بجوڵێنێ بەڵام چوارچێوە هەمانکیش کە تێت ئەوێ حکوومەت هێزی بەدەستە گروپی هێزی بەدەستی لە بەردەستە و هێزی زۆریان لە بەردەستە و لەو حاڵەتە دەوڵەتەکان دەوڵەتەکانی دەوروبەر و ئیقلیمەکانیش پشتگیری باشدا چوارچێوەی هەمانگی و ئەواناکەن و یابێت چوارچێوەی هەمانگی کە حکوومەت تەشکیلکە و هێزە گەورەکەیە بۆ تشکیلکردنی حکوومەت ئەبێ و حاڵەتێژە بەرچاو بگرێت کەواتە هیچ گەرەکە مەسەلەی بەریەکەوتن مەسەل ئەو هێزی هەیە سبەینێ مەسەلەن بڕۆنە سەر حکوومەت بڕۆنە سەر ئەنجومەن نوێنەران وەکۆی لە چەند ڕۆژە ڕابردوو ڕوویدا ئەنجومەن نوێنەران سۆڵکرا ئەگەرێک نییە بۆ پێ ئەو ئەگەرانە کراوەیە من وایە بینم ئەوە هەرێمی کوردستان لە ناو ئەگەرانە هەرێمی کوردستان ئێمەوەکو مامۆسا ئاماژەی پێکرد ئێمە یەکڕیزی یەکگرتووی زۆر گرنگە بۆ ئەمە وێزگەیەکی ترە بۆ هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان
ئێمە لە سەرتاوە وتمان بە یەک دەنگی بە یەک ریزی ئەچینە بەغا نەمانتوانی ئەوە جێبەجێ بکەین ئەمە فرسەتێکی ترە بۆ ئێمە دوای 6 مانگ دوای 7 مانگ ئەمە فرسەتێکی ترە بۆ هێز و لایەنە سیاسیەکان ئەبێ بێین ئێمە ئەم فرسەتە ئیستثمار بکەین و ئەبێ بەرهەمی بێنین و ئەبێ بتوانین ئەم جارەیان بە قوتێکی باشتر بۆ ئەوەی ئێمە لە سەتا لە پەرلەمانی عێراقیە ئێمە لە سەتا 19 بۆ لە سەتا 20 هیچ لەوە زیاتر نین لە سەتا هەشتا هێز و لایەنە سیاسیەکانی ترە و هێز و لایەنە سیاسیەکانی تریش لە ڕاستیە بێتە سەرهەنیەشت خلافەکان خۆیان ئەخەنە لاوە و یەک دەنگن بەرامبەر ئێمە من خۆم لەوێ لە دژنەی ئەمن و دیفاعم هەندێک شتم گوێ لێ بووە هەموو لایەنەکان هەندێک شت بێتە پێش یەک ریز و یەک دەنگن هەندێک جار بەگاڵتە بە ئێماڵێن هەرێمی کوردستان تەمەڕودی کردووە لە عێراق بەگاڵتە مگوای بەگاڵتای لێن ئەڵێن هەرێمی کوردستان بەڵام کە بێتە سەر ڕاستەکەیە بەڕاست پێمان ئەڵێن بۆیە یعنی ئەوە ڕێیان وایە بەرامبەر ئێمە بۆیە ئێمە بێ هەوڵ بین یەک ریز بین و هەوڵ بین بەرامبەر بڕیارەکانی محکەمەی اتحادی کە گرنگە ئێمە قسەی لەسەر بکەین و برادرانی خۆمانەوە تا ئەمڕۆ وەزیری سامانە سروشتیەکان ئەمڕۆڵێ بڕیارەکانی محکەمەی اتحادی بڕیاری سیاسیە و ناکرێ بەم شێوەیە تەعامل لەگەڵا بکەین ئێمە نابێت دژی بڕیارەکانی محکەمەی اتحادی بوەسین بەڵام دانشین لەگەڵێنە چارەسەر بدۆزینەوە یعنی ئەو بڕیارانە ئێستا ئەم بابەتەکە و لە مامۆستاشم پرسی عەسر بوونێک هەبوو مەسەلەن تەوقیکردنێک هەبوو هەرێمی کوردستان بە تایبەتیش لەبەرەوەی کە بەشێکی بوو بۆ هۆکاری تێکدانی ناوماڵی شیعیان پارسەنگ دروستکردن لاسەنگ دروستکردن ئێستا دەرفەتێک نییە وەکوی مامۆستاش بەڵێ بۆ ئێمە دەرفەتە هەم لەو وەزع ڕزگارمان بێ هەم دەرگایەک بکرێتەوە بۆ ئێمە بەرامبەر ئەو وەزعانەی کە لە ڕابردووە ڕووی داوە و هەمیش دەرگایەکە بۆ ئەوەی ئێمە خۆمان ڕێک بخەینەوە بۆ ئەوەی خۆمان ڕیزەکانی خۆمان یەک بخەینەوە یعنی فرسەتێکی زۆر باش بۆ ئێمە هاتۆتە پێش بۆ هێز و لایەنە سیاسی کوردیەکان هاتۆتە پێش کە لەو حەسربوونەی کە ئێمە هەمان بوو لەو ئەوەی لەو تاڕادەیەک مەسەن گۆشەگیری کە ڕووی دابوو لە لای ئێمە و ئێمە هەندێک جار دەوڵەتە ئەقلیمیەکانیش کاریگەریان هەبوو لەسەر و جۆرەشتانە ئێمە ئەم جارەیانە ئەمە فرسەتە بۆی بتوانین هەنگاو بنین و خۆمان لەو دۆخە ڕزگار بکەین کە لە شەشمانی ڕابردووە لە سەرمانە مامۆستادارە کورد بەگشتی لە سوارچەوەی عێراقدا سەنجی کورد سەنگە سیاسیەکەی چۆنە مەسەلەن ئەو مەترسیانەشی کە بلاسخار باسیە کرد و بوو بۆ تا ئێستش بۆ بە ڕۆژەفی گەرمی خەڵک ئەم مەترسیانە لە چیەوە سەرچاویانە گەل لە عێراقەوە مەسەلەن دیارە هەمومان ئەزانین بەڕاستی کورد لە ڕابردووە سنگ و پێگەیەکی زۆر تایبەتی هەبوو هەتا ئەتوانین بڵین تشکیلەی حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستانەوە ڕەنگێژە بەڵام بەدواخەوە ئەم جۆرێک ئەم ململانەیە کە لە هەرێمی کوردستانە هەبوو گواسترایەوە بەغا لە خولی پێشواوە لەم خولەشە بە تایبەتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار کە من پێیمان وابوو ئەمانگوت ئەم پەیامە ئەمانگوت ئەم پۆستەی کووردە گرنگ ئەوەیە بۆ کورد بێ وە کورد لە ناو ماڵی خۆیان بە کاندیدێکی هاوبەشەوە بڕوە بەڵام بەداخەوە ململانەکان لێرە ژوای کرد بە تایبەتی لە نێوان دوولانە دەکەی پارتی دیموکراتی کوردستان و نیشتیمانی کوردستانە نەمانتوانی لەوێ بە کاندیدێکی هاوبەشەوە بڕۆین و هەموو لایەنە کوردەکان پشتیوان و هاوکاری بن ئەمە وای لێکرد جۆرە لە جۆرەکان سیرەکەی لەوێش کوردیش دابەشبوون بەسەر هێز عێراقیەکانە ئیتر ئەمە خۆی لە خۆیان بتێوە نەتەوێ کاریگەری هەیە بۆ سەر پێگە و سەنگی کورد چۆ ئەگەر وەکوتم ئێمە 63 وابزانم کورسین کە پەرلەمانتارانی کوردن لە بەغا 63 ڕقەمە بۆ پێکێنانی حکوومەت بۆ هەر پرۆژە چونکە ئێمە بەیانی لە ئەگەر حکوومەتی تشکیل ببێت بەیانی بۆ بودجە و پرۆژە یاسای بودجە هەرە بێبگەن کەواتە ئێمە زۆر گرنگە من ئەڵێم با ڕەنگمان جاوێ بەڵام با لەوێ ئەکرێ بەڕاستی بە پاکێجێکی هاوبەشەوە لەو شتانەیە کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شایسە دارایەکانی هەرێم و چۆنەڵێ مافە دەستوریەکانی هەرێمن ناکرێ بەڕاستی لەوە شاپەرتەوازە بین کە پێم وایە ئەگەر ئەمە دەرسی لێ وەرنەگرین بۆ داهاتوو بۆ خولەکانی داهاتوو بەڕاستی کورد ئەو سنگ و هەیبەت و وەزنی کە هەیە بوو بەداخەوە نایمێنێ و دوجار ڕوانینەکان چۆنە لەسەر کورد مەسەلەن بۆی کورد یەکخا مەسەلەن هەر بۆیە چێتە سەر بەو شێوەیە بڕیاری دادگای فیدراڵی وەکو مۆتەکەی گوەستاوە بەڵێ بەتە مامۆستا ئیشارەیەکی جوانی پێکرد ئەوان لەسەر هەموو شتێک کە جیاوازن لەسەر هەر بۆچوونیە بەڵام کە دێتە سەر باسی هەرێم و قەواری هەرێم متفقن یعنی هەموو لایەنە عێراقیەکان متفقن کە پێیان وایە هەرێمی کوردستان جۆرە لە جۆرەکان اعتراف بە حکوومەتی مرکزی ناکاوە پابندی بڕیارەکان نابێ و ئامادەنی هابکاری هەتا ئەم بڕیارانە دادگای فیدراڵی بڕیار ئەبێ شێ تەنفیزی بکە بێ حکوومەت تەنفیزی بکە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان
ژیرانە مامەڵە بکە کە ئەم بڕیارانە بە جۆرێک بێ کە هەرێمی کوردستان زەرریکانەکە بۆ ئەوەی تۆ لەمە ڕێبکەوە لەگەڵیا بۆی پەنا بۆ بڕیاری تر نەباوە جۆری تر لە هێز بەکار نهێنێ یعنی پەنا بۆ وەرەقەی تر نەبا کە دوجار قوارەی هەرێمیش بخاتە ژێر مەترسیەوە لەبەر ئەوە پێویستەوە کووتمان کورد ئەبێ دەرز لە هەڵەکانی ڕابردوو وەربگرێ بۆ ئەوەی بتوانێت خزمەتێکی باشتری هەرێمی کوردستان بکە چونکە ئەمە من ئەڵێم لایەنەکان لە هەرێمی کوردستانە پیرۆز نین مقدەس نین بەڵام قوارەی هەرێمی کوردستان ئەبێ هەموو تاچی کوردی وەکو بیلبیلە چاوی بیپارێزێ چونکە ئەمە ڕەن بەرهەمی دەیان ساڵ لە قوربانی و خەبات و تێکۆشانە لە لادەیەکی کوندەوە لە خانوویەکی گوندەوە کە ڕووخاوە هەتا کارەساتی ئەنفال و هەڵەبجە و چیمیاباران ئەمە بەرهەمەکەیەتی تۆ ئێستا بێ لە پێناوی منملانەیەکی تەسکی حیزبی و بەرژەوەندی شخصی دیاریکراوی خۆتا ئەم هەموو قوربانی زەربی سفرکەی بڵێ وەڵام من فڵان دەست نەکەوە نابێ ئەو فڵانی دەست بکەوە من قبوڵم نییە لەبەرەوە ئەمە پێم وایە گرفتێکی گەورەیە بێ ئەم عەقڵێتە لە کوردستانە کۆتایی پێوێ و پێم وایە ئەمەش محەتەیەکی باشە بە تایبەتی کەسی یەکەم لەلایەن لایەنە سیاسیەکانە ئەکرێ بەڕاستی مبادرەیەک بکەن لای کەمی کوردەکان بە پاکێجێکی هاوبەشەوە و داواکاری کورد و ئەسنە ناو ئەم حکوومەتەوە کە پێم وایە ئەگەر تشکیل بکرێت ئەگەر ئەمە بکرێ مەرجیان هەبێت ئەگەر ئەمە بکرێت لانی کەم بڕیارەکەی دادگای فیدرالیش ئەهوەنتر نابێت ئەو کاتە تۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەگەی لێ تێگەیشتن کە تۆ ئەم چێشەیە چارەسەر کرد چێشەی تر دروست نابێت بەس کە ئەمە چارەسەر نەکرد 2000 بڕیاری تری بەسەر هادێ تۆ هەروە لە هەموو دنیاە دادگا بڕیارێکی داوە بڵین ئەبێت تۆ ئەم بڕیارە جێبەجێ ئێکە جێبەجێ ناکەی بەنا بە قۆناغی ترە بڕە لەبەرەوە کێشەکان ئالۆسترە بن بۆیە ئەبێ کورد هاوکار بێ لەوەی کێشەکان چارەسەرکا وە کۆتایی بە گرفتەکان بێ چونکە خۆ ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقارم دوو ڕۆژەمان نییە ئەی باشە لە داهاتووە چیەکەین ئێمە ئەوە نزیکەی لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق و نزیکەی 90 ساڵ ئەوە ساڵ ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیین لە ئایندەشە خۆ وەکو پێم وتن هەموو دۆستەکانمان لە دەرەوە پێمان ئەڵێن ئێمە لە چوارچەوەی عێراق مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکەین ئێمە بێڵین نەخێر ئێمە هەربێ بەتەنیا مامەڵەمان لەگەڵ بکەن دەی دوجار بە زیانی کورد و کوردستان و قوارەکەی تەواو ئەگەر گەمە سیاسەکە بە شێوەیەک بوو کە لە 24 کاتژمێری داهاتوودا سیادە و پارتی دموکراتی کوردستانیش بە هەمان شێوەی سەدر ئەم بڕیاریاندا پێت وایە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێیان لە ئایندەی لە بەرژەوەندی ئایندەی هەرێمی کوردستانە بێ جارێبا لە عێراق هەرگەڕێن ئاماژەکان خۆی بەرەو ئەوەیە یعنی ئەوەی کە ئێمەش تێبینیەکەین هەر بەرەوە بچێکە ئەوان ڕازی بن بە بەستم بستە پاڵ سەدر ینی ئەوانش دەست لە کار باوەڕ ناکەم من خۆم پێم وانە ینی من خۆم ڕێیم وایە پێم وانی ئەوان دەست بکێشنەوە و بچنە پاڵ سەدر چکە ئەوان باسانی ئەو بڕیارە نادەن چکە ئەوانیش مەسەن بۆ نمونە سونەکانیش باسانی جارێکتر ناتوان ئەو ژمارە ئەگەر پارتی بتوانێت ئەو ژمارە کورسیانە بێنێتەوە سونەکان باسانی جارێکتر ناتوانن ئەو ژمارە کورسیە بێنەوە کە ئێستا هێناویانە بۆیە باسانی ئەو بڕیارە نادرێت بەڵام ئەگەر بچنە پاڵ سەدرەکان و بڵێن ئەگەر ئەوە ڕووبدا عێراق بەرەو چارەنووسێکی نادیارە با چکە ڕاستە بڵێن جارێکتر بۆ شوێنەکان ئەوان شەگەر بێتە سەرەوە خەڵکەیەوە جێگاکەیان پڕە بێتەوە بەڵام ئەمە ئەبێ ئەکاتە ئەوەی کە سێ هێزی گەورەی سەرساحەی سیاسی عێراق دەست دەکار بکێشێتەوە یعنی عملی سیاسی ئەخاتە بەردەم مەترسی زۆر گەورە ئەگەر تەحملی ئەوە بکرێ ئێستا لایەنە سەدرەکان بە تەنها چوونەتە دەرەوە و ئەعلانی ئەوەی خۆیانیان نەکردووە بەڵام ئەگەر ئەوە بکرێ بێتەوەی کە مەسەلەن سێ لایەنی گەورەی نێو ساحەی سیاسی عێراق بچێتە دەرەوە و ئەو کاتە وەزعی سیاسی عێراق بەرەو چارەنووسێکی نادیارە ڕاوە پەرلەمانیش ڕاستە پەرلەمانیش بە ڕێگە دەستوریەکەی بە مادەی 64 دەستوری عێراقی کە ئەبێ مەسەلەن ئەوەیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێشنیار بکە سەرۆکی بڵێن سەرۆک کۆمار لەسەری ڕازی بێ پاشان بێتە پەرلەمان نیوەزای یەکدەنگی لەسەر بدایە یەک لە سەرسێ پەرلەمان داوا بکە نیوەی پەرلەمان دەنگی لەسەردا ئەوە لایەنە دەستوریەکەیەتی لایەنە قانونی دەستوریەکەی پەرلەمان بەو شێوەیە هەڵوەشێتەوە بەڵام بەشێک زۆر لە لایەنە کاریگەریەکانی سەرساحەی عێراق بچنە دەرەوەی گۆڕەپانی سیاسی عێراق بەرەو هەمانە پرسیارە لە مامۆستادارام کرد مەسەلەن کورد دەتوانێت مەسەل هەرێمی کوردستان یان هەیە جوولانە سیاسی کوردەکان دەتوانن سوود لەو دەرفەتە ببینن بۆ وەیلانی کەم بڕیارەکەی دادگای فیدرالیش کەمێک بە ئەهوانتر یان لێکتێکی شتێک دروست بکەن من فرسەتێکی زۆر باشە بەڵام بۆ بڕیارەکانی دادگای فیدرالی ڕاستە بڕیاری ئەمانە دەستوری چکە دادگای فیدرالی بەرزترین دادگای دەستوریە لە هەر وڵاتێکە لەو وڵاتانەی کە سیستەمی فیدرالی تایە
هەم دەستوری ئەبێت و هەمیش دادگای فیدرالی بێ ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە دەستورمان نییە بەیانەگە دەستورمانە بێ ئەبێ دادگای فیدرالیشمانە بێ کە اختصاسەکەی بەشێکی پەیوەستە بە مەسلەی دەستور ئەوانە بۆیە ئێمە ئەوەی کە هەیە و ئەو بڕیارانەی محکمەی فیدرالی لە ڕاستیە دادگای فیدرالی لە ڕاستیە بڕیاری زۆر قرسن بۆ ئێمە و ئەتوانن باری ئەم هەرێمە ئەوەنە قرس بکەن ئەگەر تۆ بچی تۆ وازانم لە مانگی دوو لە 15 دووە ئەو بڕیانان بەشێک لە بڕیارەکان دەشوو و دوایی بڕیاری تریشی بە دوواداهات بەڕاستی بۆ ئێمە بڕیاری زۆر خەتەرن و ئەگەر ئێمە بەردەوام بین لەسەری و عینادی لەگەڵ بکەین کێشەی گەورەترمان بۆ دروستە بەیەکێ لە چارەسەرەکان ئەوەیە ئەگەر ئێمە لەگەڵ ئەبێ خۆمان بگونجێن لەگەڵ بۆ خۆمان بۆ ڕازی بووین ئێمە بە پێی دەستوری ساڵی 2005 ئێمە بەشێک بین لەم دەوڵەتە ئیتیحادی فیدرالی کە ناوی عێراقە خۆمان ڕازی بووینە بۆ ئەوەش حەکەمە لە نێوانمانە یان دەستورەکە حەکەمە لە نێوان ئێمە وەکو هەرێم و ئەوانیش وەکو دەوڵەتە ئیتیحادی فیدرالیەکە تاکە ڕێگا من وایە ئەبینم کە ئێمە وەزعمان باش و دانشین لەگەڵیانە و دەرکردنی یاسای نەوت و غازی عێراق ئەمە ئەتوانرێ ئەهوانیەک دروستکات بەڵێ گەر یاساکە دەرچێت هەرچەنە من تاکید لەواکەمەوە کە بڕیاری دادگای فیدرالی پێڵێن ئەم بڕیارانە مولزەمە و قابلی تانە لێدان نییە بە عەربی پێڵێن باتە و مولزەمە ئەمە قابلی ئەوە نییە تانەی لێ بدرێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر لە فترەی داهاتوە بمانەوێ ئێمە بچین و ئەو یاسای نەوت و غازە دەربکرێت ئێمە یاسای نەوت و غازمانەیە لە هەرێمی کوردستان بەڵام دادگای فیدرالی ئەوەی هەڵۆشانەوە ئەعترافی پێ ناکە ئەڵێ لە ئێرەوە ئێمە ئەعتراف بۆ یاسایە ناکەین و ئاڵێت ئەو عقودانەش کە کراون ئەو گرێبەستانەی کە کراون لەو تاریخەوە کە کراون بە ئەسەری ڕەجعی ئەبێ حیساب کرێت لەسەر هەرێمی کوردستان و ئەبێ لەجنەیەک چاودێری بچێت ئەو عقودانە بە بۆمبێکی تەوقیت کراوی حازری بەردەم قاچی سیاسی هەرێمی کوردستانی دانێ یان قواری هەرێمی کوردستانی دانێ ئەم بۆمبە ئەچواندرێ لانی کەم لە شوێنێک مەبەست لە بڕیارەکان ناڵێم ئێمە ئەگەر ئینادی نەکەین لەگەڵ ئەو دەوڵەتەی کە ئێمە بەشێکین بە پێی دەستور بەشێکین لەوە و لە نیزامە فیدرالیەکانە حەزەکەم بزان لە هەموو سیستەمە فیدرالیەکانە کێشە هەیە لە نێوان هەرێمەکان و لە نێوان دەوڵەتە ئیتیحادی مرکزیەکە ئەو جۆرە کێشانە هەیە و ئێمەش ئەو جۆرە کێشانەمانەیە بەڵام ئێمە ئەگەر بین دانشین بە گفتوگۆ لەگەڵیانە ئەو کێشانە و دەستور شتی زۆر باشی بۆ ئێمە گلا کردێتەوە بەڵام ئێمە نایەین دەستی پێوە بگرین و نایەین هەم ئێمە حقوق واجباتمانەیە لە ڕاستیە نەدین واجبەکەی خۆمانەوە باشی جێبەجێکەین و داوای حەقی خۆمانەکەین لە دەوڵەتە ئیتیحادیە فیدرالیەکە بۆیە ئەکرێت ئیسەش مەجای ئەوەیەتیا ماوە ئێمە ببین لەگەڵ دەوڵەتی ئیتیحادی فیدرالی کە دەوڵەتە مرکزیەکەی دانیشین و بین چارەسەری کێشەکان بکەین من پێم وایە لە ڕووی سیاسی و ئەوانەشە لەوانەیە قابلی ئەوە بێ لە ڕووی سیاسیەوە تا ڕادەیەک چارەسەر بکرێ بەڵام لە ڕووی یاسایی و دەستوری و ئەوانەوە تەشریعی قانونی نەوتی غازی عێراقی بەشێک لە چارەسەری ئەو کێشە 2000 بەڕێز مامۆستادارە مەسەلەن دوای ئەوەی کە یاسای خۆراک دەنجی لەسەر دراوە پرۆژه یاساکە دەنجی لەسەر دراوە ئاسایشی خۆراک پێت وایە مەسەلەن دۆخەکە بەو شێوەیە ماماتەڵی پێ بکرێت کە کازمێر سەرۆکی حکومەت بێ و ینی لانی کەم بۆ فترێک دۆخەکە بەو شێوە بمێنێتەوە یان لە چەند کاژمێر یان چەند ڕۆژی داهاتوو شتی تۆ ڕۆئەدا دیارە هەندێک خوێندنەوەی جیاواسە بوو بە پرۆژە یاساکە هەندێک پێیان وا بوو کە ئەم پرۆژە یاسایە بۆیە پەنای بۆ بردە بۆیە لە پەرلەمان ئەنەوێت تێبەڕێەوە دەنگ بەدەستبێنەیە کە ئەگەر موازنەی عێراقی ژیان تشکیلی حکوومەت چونکە بێ حکوومەت تشکیل بێ ئەو کاتە پرۆژە یاسای بجە بنێرێ بۆ پەرلەمان کە پێیان وا بوو ئەمە بۆ ئەوە بێ ئەگەر ئەو حکوومەتە کاربڕێکەرێتە منی درێژ بێتەوە تەبیعی بێ و پارەیەکی لەبەردەسا بێ بۆی کاری ڕۆژانەی خۆی بەڕێ بکە بەڵام ئەم دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارەکانی ڕێوتی سەرتە تقریبا نەتوانین بڵین ئەو هینەی نێشت یعنی تۆ ئەگەر ئەمان بەونێتە ئەویان کرد بێ ئەمەیان بۆ کرد یعنی با ئەمە وەکو واقعێگە ئێمە مامەڵی لەگەڵا بکەین بەڵام بە دڵنیایەوە دیارە پرۆژە یاساکە ئێستا لە پەرلەمان دەنگی لەسەر دراوە تێپەڕیەوە ڕۆیشتووە بەڵام دوور نییە ئەمیش لە دادگای فیدرالی جارێکی تر ڕوبەڕووی گرفت ببێتەوانێ چونکە هەندێک کەس پێم وایە تانەیان لێداوە ئەگەر هەڵە بەڵێ تانەی لێدراوە ئەوانیش تێبینی هەیە لە سەری تەبیعی لە هەندێک ڕووەوە دیارە پرۆژە یاساکە ئێمەش هەندێک تێبینیمان هەبوو لە سەری کوتلە کوردستانەکان کۆبوونەوەیان کرد و پەیامی خۆیان گەیان بە دەستەی بە سەرۆکایەتی پەرلەمان و بە تایبەتی بە لیژنەی مالیە ئەمە کۆمەڵە تێبینی و سەرنج هەبوو لێی بەڵام
لەگەڵ هەموو ئەوانەش ئەگەر کەم و کوڕیشە بێ بەڵام وەگوتمان بارودۆخی عێراق و نەبوونی هەلیکار لە عێراقا و جۆرێک لە حکوومەت بەبن بەسگەشت بوو لە کارە خەدەمەتیکانە جۆرێک دەرگاکرانەوەی تایە چکە بتێ و نەتەوێتەوە حکوومەت دەستکراوە ئەبێ پارەیەکی لە بەردەستا بجەیەکی بۆ تەرخانەکرێ ڕاستە وەکو هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بەداخەوە پشکی هەرێمی کوردستان جێی دڵخۆشی نییە بۆ هیچ کامێکمان لەبەرەوە ئەم گرفتانە هەن و هیوادارین کە لە داهاتووە بەجانی بەرپرساریەتەوە لە هەنە سیاسیەکان هەم عێراقیەکان هەم کوردستانەکان مامەڵە بکەن بۆی عێراق چونکە ئەگەر حکوومەت تشکیل نەبێ وەکو بەڕێزشت باس کرد دوور نییە عێراق بەرەو جۆرێک لە قوڵبوونەوەی کێشەکان بڕوا و عێراق بەرەو هەڵدێرێک بەرێ کە دوای هەموو گەلانی عێراق بێ جیاوازی باجەکەی بدە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ماوەسە داراسیەکانیانی ئەندامی فراکسیۆنی گرتو لە ئەنجومەن نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێز بەلاکەریم شکر جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەن نوێنەرانی عێراق سپاس بۆ هەردوو میوانی عزیزم. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم شەن و کەوی دۆخی عێراقمان کرد بزانین لە چەند ڕۆژی ئایندەدا چی ڕوودەدات کورسات نیوزیش لەگەڵتان دەبێت ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.